دادگایکردنی چالاکانی بادینان درامایەکی دوور و درێژ. ئەمڕۆ ستافی میوانی تۆین لە هەڵەبجەی شەیدی بەپی زانیاریەکان بە دەنگەوچوونی هاوڵاتیان بۆ پرۆسەکە لە تەواوی هەرێمی کوردستاندا کەمە و سستی بە پرۆسەکەەوە دیارە. داوا دەکەن ئەو دەرماڵەیە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بڕاوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆیان بگەڕێنێتەوە. حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان 45 ساڵ تێپەڕێت بەسەر تەمەنیدا. بینەرانی شارپرێزم کاتتان باش لە ئەڵقەی ئەمجارەی ئارمادە. لە ژیان هەیە نەخۆشیە ئاوە کەس نەبێت خوا ئەو حکومەتە چی لە بۆمان کردێت چی نەکردیا. یەک تانکر ئەومان کڕیوە بە 6,000 دینار. کێشەی نێوان ئامۆزاکان گەیشتە ئەو قۆناغە نوێی کە مەترسی هەبوو پێی بگات. ڕووداوێکی نەخوازرا و دۆخی سیاسی و ئەمنی نێوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان داهژێنێت. ئەم شارە لە ڕابردوودا بەهۆی دوو هێزی سەرەکیەوە دابەش بوون بە سەردوو زۆنی جیاوازدا. دەنگی ئەو دەبێتە دەنگی دڵخوازی خەڵک و شۆڕش. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدمەت پێشکە. هێرشەکانی سەر پێشمەرگە و کۆدەکانی پشت ڕووداوەکان. ئەمە وەک تیمی شارپرێس لە بەیانیەوە لە گوندی هێبانین سەیدارانی داعش دزایان کردبوو لە بینی جێشی عێراق و پێشمەرگەی. لە ماوەی بوریدا و هەتا نوکەژی بەردەوام هێزین تورکیا بۆمبارانە vê deverê diket. ئێمە ویستمان خۆپیشاندان بکەین لێرەیە بەهێمنی وەستا بووین ویستیان بە شەق لەم گەنجە مەردانە بدەن. سەر و مارمان هەمومان فاوە دوو لێرە لە کۆرانی پێشمان 4 نەفەر لە یەک مارین بردینە بە سزمانە. هەژارەنوەر شارپرێس مەریوان جەبار شارپرێس سلێمانی مەڕوان یحیا شارپرێس دوک شادی ئەمین شارپرێس هەڵەبجە. ڕێبین محەممەد شارپرێس گەرمیان. لە ڕابردوودا بە متمانەوە کارمان کردووە بۆ داهاتوش هەمان بەڵێن دەدەینە وەرگرانمان ساڵی نوێتان لێ پیرۆز دەکەین.